مامۆستا ئەوا بزانم جەنابەت لە پۆستێکی بینیم گوتت خۆشەویستی حرامەوە نییە مامۆستا؟ خۆشەویستی بۆ دایکت؟ وەڵڵی مامۆستا نازانم، من ئەوا بزانم پۆستێکم دیت ئەو قسەیەت کرد لە بەرهەندێ ڕێک دوو دڵ بووم. کێڵێ خۆشەویستی کێڵێ خۆشەویستی حرامە؟ مامۆستا هەرێ خۆشەویستی حرامە، یعنی قسەکردن ئێستا مەسەلەن بەتەوێت کچێکی بینی وە نییە مامۆستا، دەبی بیناسی، دەبی بزانی کەسێک چۆنە قسەی لەگەر پێی. لە زۆر کەسیشم دیتە هەرێن قسەکردن لەگەر کچی حرامە. ئێستا تو لەگەڵ کچی خەڵکا قساکەی؟ مامۆستا مەبەستمەوە نییە، بەس یعنی ئێستا بەتەوێت کچێکی بخوازی دەبی بیناسی و مەسەلەن کۆ و کونی وانە بیناسی ناکرێت. چۆن بیناسی؟ قسەکردن لەگەری حرامیان حرامە، چاوە ڕاستەکەن خەڵکی کوێ و دیراوە بناسین و ئێوە کەی خۆشەویستیە؟ ئەوە داواکردنە چاوەکەم. ئەو کەی خۆشەویستیە؟ مەبەستی منیشەوەی مامۆستا، یعنی ئەگەر بتەوێت کەسێکی بینی دەبی بیناسی، کەسێک بناسی کەسێک بناسی پێویستە لەگەڵ کەسێکی مەحرەمی خۆیە، لەگەڵ خوشکیە، لەگەڵ دایکیا دابنیشی و سێ بە سێ دابنیشن، سێ قۆڵی دابنشن، باشە؟ ئیتر بە تەلەفۆن دوێ مەسەلەن لەوانە ڕێک دووری شارێک بی مەسەلەن چیەکە با دایکی بێتە مکالەمە جەماعیەوە لەگەڵ دایکیشە قسە بکە، بڵێ من مەرجم ئەمەوەیە، ئێوە مەرجتان چییە؟ ئەمما تۆ یەکسەر مقەدیمە خۆشەویستی لەگەڵا بکەی، حتمەن ئەو خۆشەویستیە سەر ئەکێشێ بۆ تاوان و گوناهی تر.